ئیتر واز لە پول و پارە بێنن خواستی گەلتان بەدەست بێنن هێندە لە دوژمن پارانەوە نیوەی کورتان توانەوە کاڵێکی کەزەی خوشکەکەم ناگۆڕمەوە بە خاک و ئاڵا و گەورەکەت دەستە پیسەکانت لابە تف لە خۆت و سەرۆکەکەت بژی کورد بژی کوردستان سەربەرزی بۆ شەیدان ئەوەی زۆر گرنگە ئەمڕۆ سەرجەم لایەنە سیاسیەکان و هەتا ئیسلامی سیاسی و مامۆستایانی ئاینی و هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردەواری ئەمڕۆ لە هەموو مەیدانەکانی بەرخودان لە ئەوروپا لە وڵاتانی دەرەوە لە ئەمریکا لە ڕۆژئاوا و لە هەرچوار پارچەی کوردستان ئامادەن بە دڵ بەجان پشتیوانی هەموو کوردستان بکەن و پشتیوانی بەرخودانەکان بکەن بژی کورد بژی کوردستان بەردەوامی تاکو سەرکەوتن لە ڕاستیە کورد هیچ دۆستێک و خۆشەویستێکی نییە بێ ئێمە خۆمان دۆست و هاوخەم و هاوخەباتی یەکتری بین ئەگەر بمانوێ نەکەوینە بەردەم چەپۆشی ئەو ڕژێمە داگیرکەرانە ئەبێ بەشدار بین لەم ڕێپێوانانەیە ئێمە وەکو هونەرمەندان هەمیشە پاڵپشتێ بووین بۆ ڕۆژئاوا بۆ خوشک و براکانمان هیوادارم سەرکەون و هەرە بێر سەریشکردن لە ڕۆژهەڵات پرچی ژینە بوو بە غەزەب و بەر بۆ باڵا دەستانی وڵات لە ڕۆژئاوا کەزی شەڕڤان بوو بە سمبولی بەرخۆدان لە باشوور قژی خەون درێژ بۆەوە تا گەیشتە ئەزمیروان شۆڕژ لە هەر چوار پارچەکە هەوێنەکەی وزەی ژنە بۆ ئازادبوون لەو بیر و باوەڕەی لەو داگیرکەرەی کە دەیوێت کوردبوونمان فەنا بکە بسڕێتەوە شوناسمان. من ئەمڕۆ لێرەم وەکو مامۆستایەک وەکو هاوڵاتیەکی شاری سلێمانی لێرەوە هاتووم پاڵپشتی خۆم بۆ ڕۆژاوا دەرەبرم ئەڵێم هەتا توانامان هەبێ لەگەڵتانین یا سەرکەوتن یا سەرکەوتن. یەکگرتنی ئەمڕۆی کورد ئەرچی سەرشانی هەمووانە گەر ئەمڕۆ نەبین بە یەک زاڵە بێ خواستی بێگانە سەیری ڕۆژاوا بکەن چۆن بەرەنگار دەبنەوە بە یەکگرتن و باوەڕەوە وەڵامی دوژمنەدەنەوە کوردینە وا ئەم جارەش خەنجەری ناپاچی دنیا لە دڵی کوردبوونمان گیر بووە پێشتر شنگار و دوایش کەرکووک و ئەمڕۆژ سەرتاسەری ڕۆژاوا ئیتر واز لە پول و پارە بێنن خواستی گەلتان بەدەست بێنن هێندە لە دوژمن پارانەوە نیوەی کورتان توانەوە چەند ڕۆژێکە بۆ پشتگیری خوشک و براکانمان لە ڕۆژاوای کوردستان ئەوان بە ناوی ئیسلامەتیەوە چەند تیرۆریستێکی وەکو ئەحمەد شەرع وەکو چەتەکانی ئەحمەد شەرع هاتوون جنۆسایدی کوردەکەن لەوێ بەڵام ئێمە تا بتوانین بەرخودانیان بۆ بکەین ئەوان ناتوانن بۆ شێوەیە لەگەڵ ئێمە قسە بکەن ئەوان پێشتر داعش بوون پێشتر بەرەی نوسرە بوون پێشتر تەحریری شامیان دروست کردە بە ناوی جینۆساید ئەمە یەکێکە لە وێنانەی کە تیرۆریستی ئەحمەد شەرعی دەرخستووە بەرامبەر بۆی کە چەندین پارەیان ناوە لە بەرامبەر گرتنی لە بەرامبەر کوشتنی ئێستا هاتوون چەند وڵاتێک پشتیەکردن بۆ جینۆسایدی کورد بەڵام ئەوان ناتوانن ئێمە میلەتێکین بەپێوە ژین بەپێوە ئەمرین تەسلیم نابین بەرخودانەکەین بەرخودان کاری ئێمەیە تەسلیم بوون کاری ئێمە نیە بۆیە هەتا بتوانین بە پێوەستین تەسلیمیان نابین کاڵێکی کەزەی خوشکەکەم ناگۆڕمەوە بە خاک و ئاڵا و گەورەکەت دەستە پیسەکانت لابە تف لە خۆت و سەرۆکەکەت بە هەزارتان بە کارنامە و بەرنامەتان بە نەتەوە و پیرۆزیتان بە وەزیر و بە گزیرتان بە ملیۆنا لایەنگیرتان لە یەک شەرەفان تۆقیون ئەی یاخوا زنوتان بچێ هەزاران تف لە خۆتان و لە ئەژداد و لە ئاباتان ئەگەر کەزەیەک ببڕن هەزاری تر دێتە جێگای پەروەردەی دەستگەردەلوولین باکمان نییە بە ڕەشەبایی تاڵێکی پرچی خوشکەکەم ناگۆڕمەوە بە خاک و ئاڵا و گەورەکەت دەستە پیسەکانت لابە تف لە خۆت و هەزاری تر لە سەرکردە و سەرۆکەکەت ئێمە وەکو کورد هاتوین بۆ پشتگیریکردن لە کوردەکانی خۆمان چکە ئێمە هەرەوەنە ئەڵێن دوو کۆ دوو یەکسانە بێ هەرگیز نابێت بە چوار خاک ئێمە هەموو کاتێ پشتگیری کورد و کوردستانی خۆمان دەکەین هەر بژی کوردستان هاو نیشتیمانیانی خۆشەویست گەلی کورد لە هەر شوێنێکن کە دەنگی من و ڕەنگی من دەبێنن داواتان لێکەم کە لەم ڕۆژانەیە گەلی کورد لە ژێر هێرشی دوژمنان و نارانایەتی پێم باشە کە هەموو بەم شێوەیە کە ئێستا هەیە پاڵپشت و پشتگیر بین بۆ گەلەکەمان بۆ یەک مەبەست کە ئەویش سەرخستنی گەلی کوردە بە هیوام کە بە هەر شێوەیەک ئەتوانی ئەم پاڵپشتیە بکەی لە هەر ڕێگایەکەوە بێت
درێغی نەکەیت و کاری خۆت بکەیت بژی کورد بژی کوردستان سەربەرزی بۆ شەیدان.